سڵاتان لەبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار. لەم بەرنامەیە قسە و باسێکمانە بێت سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەم و کاریگەری لەسەر ئەدەبیات و شعری کورد مامۆستا عەبدوڵڵا گۆران، شاعری گەورە و ڕەچەشکێن. میوانی بەرنامەکەشمان زۆر بەڕێز کاک ئامانج عەزیزکەندی شاعیرە. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. بەڵێ کاک ئامانجمان لەگەڵا. کاک ئامانج سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش و سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی ئازیزتاندا و هەروەها هەموو ئەو هاوڕێیانی کە لە پشت کامێرا و لە پشت مۆنتاژن. زۆر سپاس بۆ ئێوە کاک ئامانج. پێم خۆشە سەرەتا بۆ ئەوە دەست پێ بکەین کە باسێک لە قۆناغەکانی ژیانی مامۆستا گۆران کەن و بفەرمونون لەکوێ لەدایک بووە، چۆن ژیاوە، ئایا ژیانێکی یاسایی هەبووە یان وەک شاعری و کەسایەتێکی سیاسی و خاوەن هەڵوێست تووشی چەرمەسەری زۆر هاتووە؟ دەستخۆش بێ دیارە بەڕاستی باسکردن لەسەر گۆران یەکجار زۆر دەخوازێ، ڕەنگە لە بەرنامەیەکی دیداری تەلەڤیزیۆنیدا نەگونجێ هەموو لایەنەکانی ژیانی مامۆستا گۆران باس بکرێت. بەتایبەتی مامۆستا گۆران کە لە سەرەتای سەدەی بیستەمدا هاتووەتە دنیا، ئەم سەدەیە سەدەیەکی یەکجار زۆر پڕ گۆڕانکاری، پڕ کارەسات و پڕ لە داهێنان لە هەموو بوارەکانەوە. مامۆستا گۆران لە هێندێک دەڵێن ساڵی 1904 هێندێک دەڵێن ساڵی 1905 لە هەڵەبجە لەدایک بووە. دیارە وەکو دەڵێن ماڵباتی ئەوان لە پێشدا لە سادات یا بەگزاتەکانی ناوچەی مەریوان بوون و زووتر کۆچیان کردووە بۆ هەرێمی جافایەتی یا بەڵێم پایتەختی جافایەتی کە هەڵەبجە بووە و کات. هەڵەبجە ناوەندێکی یەکجار زۆر گرنگ بووە لە پێشوودا. گرنگیەکەشی ئەوە بووە کە بوونی کەسێکی وەکو عادیلە خانم کە دایکی تایر بەگی جاف و مختار بەگی جافە زۆر فەزای کردەوە. یەکی وەکو شێخ ڕەزای تاڵەبانی زۆر پەیوەندی بووە لەگەڵ ئەوان، هەم وەک شەخسی ئاشنان بۆ ئەوانە، هەم وەکو شاعیرێک زۆر شتی وتووە لەم بارەوە. دواتر تایر بەگی جاف و مختار بەگی جافیش کە کوڕی عادیلە خانم بوون و عادیلە خانمیش وەکو لە سەرچاوە مێژوویەکان داهاتووە، بەتایبەتی ڕیچ دەڵێ پادشای بێتاجی شارەزۆر یا پادشای بێتاجی کوردستان. بۆیە هەڵەبجە زۆر گرنگ بۆ لە ڕووی فکریشەوە. هەڵەبجە یەکێک لە ناوەندەهارە گرنگەکانی بەتایبەتی فکری نوێی چەپ لە سەرەتای سەدەدا و لە دوای بەتایبەتی شۆڕشی ئۆکتۆبر و هەروەها ناوەندێکی بازرگانی و سەرەڕێی ئەو دیوا و دیویش بووە کە دیارە ئەو دیوا و دیوە بەڕاستی ئەو دەمانای نەبووە. مامۆستا گۆران لە تقریبەن لە تەمەنی کەمدا باوکی کۆچی دوایی کردووە، چەند وەکو زۆر یەک لەو شاعیر و نووسەرانەی ئەو سەردەم ئەو لە سەرەتادا لە لای باوکی دەرسی خوێندووە و ئەلفبا فێر بووە. هەروەکو دەڵێن باوکیش و باپیریشی ئەهلی ئەدەب و زەوق و خوێندەواری بوون. دواتر چۆتە مەدرسە، باوکی زوو کۆچی دوایی کردووە، لە کەرکووک خوێندوویەتی. بەڕاستی ئەوانەش پێم وایە لەسەر مامۆستا گۆران گرنگ نین کە ژیانی لەکوێ خوێندوویە، چۆن بووە، چۆن نەبووە. گەل لاپەڕەی ژیانی مامۆستا گۆران هەڵدەینەوە زۆر داخە، زۆر ژانە، زۆر برکە کە لە ناو کولتورێکدا لە ناو سەردەمێکدا ژیا کە وەکو زۆر یەک لە داهێنەران
ناژڵم شاعرێکی ڕچەشکێن دەڵێن داهێنەر، وەکو زۆرێک لە داهێنەران لە سەردەمی خۆیدا نەبوو، قەدری نەزاندرا، زۆر شتی بۆ دروست کرا. بەڵام گرنگەوەیە کە مامۆستا گۆران یەکێک لە دیارترین، کاریگەرترین، جوان نووسترین شاعرانی سەدەی 20ەمە. هەروەکو لەسەر چاوەکانیشدا تۆ ساڵی 62 وەک بزانم یا 1963 لە سلێمانی کۆچی دوای دەکا و بزانم هەر لەوێش نێژراوە. دیارە وەکو دەڵێن سەرەتانی مادەی بووە، بۆ هەر بۆ ئەوەش چۆتە مۆسکۆ. لە توولی ژیانیدا مامۆستا گۆران یەکێک لەو کەسانە بۆ کە زۆر ئەولەولات چووە، تەنانەت چۆتە حەیفا لەوێ ماوەیەک ماوەتەوە لە فەلەستینی ئەو کات و دواتر مۆسکۆ چووە، دواتر وەکو دەڵێن تەنانەت کۆریا و چینیش سەردانی کردووە، هەندێک دەڵێن چۆتە لوبنانیش لەوێ کاروباری کردووە و زمانی ئینگلیسی و عەرەبی و فارسی و کوردیشی زۆر زۆر بە باشی زانیوە. ئەوەندەکە باسییان کردووە. بەڵێ زۆر سپاس کاک ئامانج. مامۆستا گۆران وەک شاعرێکی ڕەچەشکێن ناسراوە، قۆناغەکانی شعری گۆران چۆن پۆلین بەندی دەکەن و بە فەرمونون کاریگەری گۆران لەسەر ئەدەبیاتی شعری کوردی چۆن بووە؟ بەشی دووەمی پرسیارەکەشم کەم کە تایبەتمەندیەکانی شعری گۆران چین وە بەم شێوەیە ئەو شارانەیە بە درەوشاوی ڕابردووە؟ بەڵێ دەستکانت خۆش بێ. دیارە من ببوورە دیارە من دەبێت لە پێشدا دوو سێ قۆناق باس بکەم تاکو سەردەمی گۆران. ئەدەبیاتی کوردی هەڕێک بەو ناوە بە ناوی گۆران، ئەدەبیاتی گۆران کە لە هەندێک ناوچەکانی ئەمە بە هەورامی دەیناسین، و جیهانژینی گۆران، ینی ئەو ناوچەیە و ئەو زمانەی کە ناوی گۆرانە، یەکێک لە دەوڵەمەندترین نەک هەر ئەدەبیاتی کوردی بەڵکە جیهانبینی و جیهانێکی جیاواز لەوەی کە ئێمە زۆر جار دەیناسین، کەمتر ئەمە پێناسە کراوە، کە لە 1000 ساڵەوە پێشەوە لە بابەتایر و لە سەرچاوەکانی ئاینی یارسانەوە دەست پێ دەکا، دەوڵەمەندیەکی یەکجار گرنگی بەو ناوچەیە داوە. بەداخوا هەم لە ناوچەی سۆران کە ناوەندی کوردستانە، هەم لە باکوور کەمتر ئەم جیهانژینە ناسراوە، ئەم شارستانیەتە بە ئەدەبیاتەوە کە تەنیا ئەدەبیاتی گۆران دەتوانم بڵێم لە ئاستی ئەدەبیاتی پێشکەوتووی گەلاندایە. وەم ئەدەبیاتە کە دەستی پێکردو دواتر قۆناغێکی تر لە ئەدەب ئەمەم کە لێرە باسکرد دوایە دێمەوە سەریکە تایبەتمەندەکانی ئەدەبیاتی گۆران چییە؟ ئەسڵ خودی ناوی گۆران دەبێت لەسەری هەڵوێستە بکەین زۆر بە گرنگی کە چۆنی هەڵبژاردووە، ئەم ناوەی بۆ هەڵبژاردووە. دواتر لە سەدەی هەژدە، لە سەرەتاکانی سەدەی هەژدەدا ڕەوتێک لە هەرێمی بابان دەست پێ دەکا کە مەرکەزەکەی سلێمانیە، تەقریبان شارە زوورە، کە ئێمە پێ دەڵێن مەکتەبی نالی، کە بەڕاستی زیاتر مەکتەبی شارە زوور دەبێ بوترێ، کە نالی پێش قەراوڵیانە، دواتر سالمە، دواتر کوردیە. ئەمە قۆناغێکە کە قۆناغی کلاسیک و غەزەلی کوردیە. دیارە غەزەلی کوردی لەوێەوە دەستی پێ نەکردووە، لە باکووری و کوردستانەوە دەستی پێ کردووە، بە مەلای جزیری کە لە سەدەی 16ەوە دەست پێ دەکەن. ئەمە هەتا دێ تقریبەن دەورانێکی کەم پێش گۆران ئەم ئەدەبیاتە بە نۆرماڵی هاتووە و غەزەل وتراوە و شعر وتراوە. ئەوە لە پێش گۆرانەوە گۆڕانکاریەک دێتە ئاراوەکە حەجی قادر تقریبەن
دەتوان بڵم سەر قەتاری پێک هاتنەکەم بۆ خۆ وەک شەخص ناوم ناوە ئەدەبیاتی وەتەن هەمووی بە وەتەن دەست پێ دەکەن دەگەڕێنەوە بۆ نیشتیمان بنیشتمان هەڵدەڵێن ئەی وەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە کە لە نێو ئەوانەدا گەورەترینیان حەمدیە کە دیارە بە دڵنیایی مامۆستا گۆران بینیوێتی دواتر قۆناغێکی تر کە ئەوە سەرەتای مامۆستا گۆرانە مامۆستا گۆران گەنجە تقریبان 20 ساڵێتی گۆڕانکاری دێتە ئاراوە شەڕی دووهەمی جیهانی ڕوودەدا کۆمونیزم سەردەکەوێت چەپەکان سەردەکەون لە دنیادا شۆڕشی مەزنی ڕووسیە ڕوویداوە لەو کاتەدا و گەنجێکی 17 ساڵەیە و پۆلێک لە ڕۆشنبیرە هەرە گەورەکانی کورد لە ئیستانبول گەڕاونەوە گۆڕانکاری لەوێ ڕوویداوە ئەوانەی کە گەڕاونەوە چاپخانەیان هێناوە ڕۆژنامەیان هێناوە ئاگایان لە نوێبوونەوەی ئەدەبیاتی جیهانە ئاگایان لە گۆڕانی جیهانە وەکو شێخ نووری شێخ ساڵح وەکو خاوەنی حیزبی هیواناوەکەیم لە بیرچۆوە پاشان وەکو پیرەمێرد وەکو تەوفیق وەهبی ئەوانە هەموو لە ئیستانبول گەڕاونەوە و سلێمانی بۆتە مرکزێکی گەورە عێراق تازە دامەزراوە کورد داوای مافی خۆی دەکا فەزایەک پێشتر کراوەتەوە لەو ناوەدا دیارە گۆرانی وەکو هەر شاعرێکی تر دەستی بە شعرکوتنی غەزەلیات کردووە کە ئێمە دەیبینین زۆرێک لەو غەزەلانەی کە هەندێکشان کراونە گۆرانی بۆ نوێنە کڵاولار گورجی کەچرەفتار نەزەرناک هێڕۆی ئۆغر بەم ڕەواڵە دەستی پێ کردووە دواتر گۆڕانێک کە لە ئەدەبیاتی کوردیدا ڕوودەدا گۆڕانێکە نەک لە فۆرم بەڵکە لە ناوەڕۆک یا با بڵێم لە زماندا ڕوودەدا ناوەڕۆکیش زۆر جار هەر ئەوەیە لە زماندا ڕوودەدا زمان چییە؟ پێشتر غەزەلیات تایبەتمەندی دیوان و خانەقاکان و مەرکەزە خوێندن و ئاستێکی باڵاتر بۆ خەڵکی عادی نەبوو خەڵکی لی تێن دەگەی بەو زمانە قسەنە دەکرا کە ئی خەڵک بوو چێ شعری نالی لێک دەداتەوە دەبێ میرزایەک بی فەقێیەک بوو بی لە دیوانی ئاغاوەتاندا بەڵام لەو سەردەمەدا لە سەردەستی ئەم ڕۆشنبیرانە لەو دیوا و دیوی کوردستان لەو دیویش دەبینین دوای مەکتەبی نالی وەفایی مەکتەبی مکریان دروست دەبێت کە وەفاییە ئەدەبە حەریقە ئەوانش کلاسیک نووسن و دوای ئەوانیش لەوێ فرێک ئەو گۆڕانکاری ڕوودا کێشی وەکو معرفی کۆکەی بەلا معرفی کۆکەی و دواتر لەو بەرزتر سەیف القوزات هاتوۆتە ئاراوەکە هاوهاو و تەمەنە لەگەڵ پیرەمێرد و لەوێش ئەو گۆڕانکاریە ڕوویداوە کە کوتم لە زماندا زمان هاتوون پاکی کەنەوە بۆ وێنە ڕێک بە کوردیەک دەنووسرێ کە قسەی پێ دەکرێ وەگەوەی دەڵێ بەیانی بوو لە خەوە هەستام کە ڕوانیم بەفرە باریوە سلێمانی ئەڵەی بڵقیسە تارای زەوی پۆشیوە پیرەمێرد یاخۆت نەورۆزەکەی و ئەم بزوتنەوەیە کاریگەری زۆر لەسەر گۆران دادەنێ بەڵام ئەوەی گۆران کردوێتی کارێکی زۆر کارستانە لە زۆر ڕووەوە یەکەم لە ڕووی ناوەڕۆکەوە گۆران زۆر نوێ بۆتەوە توانی نامەژە بە زۆر شت بکەین لە ڕووی فۆرمەوە نوێ بۆتەوە لای داوە لە هەردووک ئەمانە و لەو لاشەوە شتێکی کە زۆر گرینگە گەڕاوەتەوە بۆ چێشی خۆماڵی چێشی خۆماڵی چییە؟ باسم کرد کە ئەدەبیاتی گۆران دەتوانم بڵێم تقریباً 99% گۆرانی کوردی مەقامی کوردی سیاوچەمانەی کوردی قەتارەکانی کوردی مور و هۆرەی کوردی
ئاینی یارسان کە بە کوردی نووسراوە لەم کێشەدایە کە ئێمە پێڵین کێشی پەنجەیی واتە دەبڕگەیی وێ پێڵن کێشی پەنجەیی کێشی خۆماڵیش پێڵن گۆران گەڕاوەتەوە بۆ سەر ئەم کێشە ینی هاتنەوەیەکە بە ئاگاییەکی مەزنەوە کە هەم لە فۆڕمدا هەم لە زماندا و هەم لە ئەندێشەدا لە فەلسەفەدا لە زۆر یەک لەم بوار و چەمکانەی کە لە ڕێگای فکرە نوێیەکەی خۆیەوە کە چەپایەتی و مارکسیستی بووە بەوانە گەیشتووە بەڵام ئەو کەڵکی لەوانە وەرگرتووە و هاتۆ جارێکی دیکە گەڕاوەتەوە دێمە لە شعرەکەی بۆ دەروێش عەبدوڵڵای داناوە کە شمشاژەنێک بووە لە هەڵەبجە و دەڵێن زۆر بەنێوبانگ بووە قالەمڕەوەی دەڵێ لە ڕوحم بەوەڵڵا لە ڕوحم ئاشناتری دەروێش چی زەوقی میلیم تێک چووە لە بێتهۆڤێن تۆ گەلێک ئاشناتری بە ڕۆحی من شعرەکەم لە بەرنەما لەو کاتەدا بۆ یەک گەڕانەوەیەکی زۆر زۆر ژیرانە و ئاقلانەی کردووە کە ئێمە لە دوو دەفتەری شعری ئەودا وەکو بەهەشت و یادگار و فرمێسک و هونەردا ئەوە دەبینین جا من بیرەوەری زۆر شیرینم لە ناسینی گۆران هەیە لە درێژەی بەرنامەکەدا دەتوانین باسی بکەین بەڵێ کاگامانج ئاماژەتان بەوە کرد کە باسیەوە کە ناوی گۆران بۆ هەڵبژێردراوە بۆ گۆران ئەوە زۆر زۆر گرینگە بە بڕوای من کەس نەهاتووە لەسەر ئەمە لێکدانەوە بکە وەک گوتە مامۆستا گۆران خەڵکی هەڵەبجەیە هەڕێک لە چەند هەنگاوی هەڵەبجە ئێمە گوندی هاوارمان هەیە کە یارسانەکانن و ئاینی یارسان خۆی لەسەر ئەساس و بنەمای موسیقیە و ئاینەکان بە کێشێک نووسراوە کە مامۆستا گۆران وەگوتم بۆی گەڕاوەتەوە و ئەم زمانەی کە سەر تاسەری شعرەکانی کێمە بە هەورامایەک دەیانزانین هەر لە بێسارانیەوە هەر لە سەییدیەوە کە من پێم وایە دوو سەییدی ستەناسینەوە کێشەیە سەییدی یەکەمەوە سەییدی دووهەم لە خانای قوبادیەوە لە زانای هەرە بەنێوبانگ و مەزن مەولەویەوە بەم زمانە نووسیویانە کە پێی دەڵێن گۆران و ئەمە نەتەنیا هەر زمانە بەڵکە جیهانژینێکە کە دەتوانم بڵێم لە هەر هەموو زمانەکانی تر یا با بڵێم بەرهەمە شعریەکانی تر نزیکترە بە ڕوحی کوردەواری مێژوویی ئێمە و ئێمە دەبینین زۆر یەک لەم باسانە یا با بڵێم لەم خۆپێناسەکردانەی کە لەم سەدەی ڕابردوودا و ئێستاش دەکرێت لە ڕێگای شعرەوە بووە پێچەوانەی زۆر یەک لەم گەلانەی تر کە تۆ دەبینی لێرە ڕۆمان هاتووە و جارێکی دیکە لە قۆناغ گەلێکدا ئەم ئەرکەی و ئەستۆ گرتووە بەڵام هەتا ئێستا ئەوەی ئێمە لە نێو کوردەواریدا ڕووی نەداوە شعر ڕێک وەکو شاخەکان وەکو چەم و دۆڵەکان پەنایەک بۆ کە پەنامان بۆ بردووە جا بۆیە ئەم ئەدەبیاتی گۆران شانسێکی بووە تەنانەت پیرەمێرد کاتی خۆی دەبێتە مامۆستا لە هەڵەبجە لە ڕێگای ئەوەوە کە دەڵێ من مەولەویم ناسی و زمانی گۆرانی فێر بووم و هاتمەم ئەدەبیاتەم بینی لەوێوە یان نوتفەی گۆڕانی پیرەمێردیش کە باسم کرد پێش مامۆستا گۆران و خەڵکانی تر بووە لەوێوە سەرچاوە دەگرێت لەبەرەوەی وەک وتم ئەوێ سەر تاسەری هەموو پێکاتەکەی ئیتۆیە
وەکو غەزەل نییە کە نالیدا لە شوشتەکەی لە عەرەبەوە هێناوە و ئەگەر تۆ جاری وایە فقط وشە پەیوەندیەکانی کوردین بۆیە خەڵکی عادی لێ تێناگا، بەڵام ئەم گۆڕانە ئەم ڕووداوە لە ناوچەی گۆران ڕووی نەداوە بە مەقامیەوە، بە ئایینیەوە، بە شعر و بە موسیقیەوە ئەوەی تێدا ڕوو نەداوە، یعنی ئەمەی قبول نەکردووە. لە باکووری کوردان کورمانجی زمان تێیدا ڕووداوە ئەماکە شعری عروس هاتووە، بەڵام لە گۆرانی و موسیقیدا وەرنەگیراوە. وەکو بەشە سۆرانیەکان یا بەسەر سۆرانیەکە تقریبەن ئاسیمیلەی ئەم زمانە بووە، ئەم جۆرە وت نەبووە. بۆیە هەڵبژاردننی ناوی گۆران یەکجار زۆر گرینگە. بە دڵنیایی مامۆستا گۆران ئەم گرنگیەی زانیوە کە لە ناوچەی گۆران هەیە کە هەل لە هەڵەبجەی ئەوەوە دەست پێ دەکات تا دەچێتە لوڕستان. بۆیە هەڵبژاردننی ئەو ناوە زۆر زۆر بە زانایی بووە، کەم پێم وایە سەر لەبەری ئەم پێکاتەیەی گرنگی ئەدەبیاتی ناوچەی گۆرانی زانیوە، هەر بۆیش لە شێعرەکانیدا ڕنگ دەداتەوە. تۆ دەبینی گەشتی هەورامانی هەڕێک بەم میتۆدە نووسێتی کە مەولەوی پێی نووسیوە. لە ڕووی زمانەوە ڕاستە زمانەکە زاراوی سۆرانیە، بەڵام کێش و جۆری دەربڕین و ناسک خەیاڵیەکانی جۆگە وردەکان نەخشێن سەرە خوار ئەبریقێنەوە وەکتو لێ ڕەشمار، دەشتی تەخت و پام، دەریای سەوزایی، خاڵ تیا دیارە شوێنی ئاوایی، هەم وەزن هەم جۆری دەربڕین هەم ناسک بینیەکانی کە ئەم شتانەی دەیان بینێ و لە کارگەی مێشکیدا دێتەوە دەرێ جۆری شیریکەمان بۆ دەنەخشێنێ کە فقط لە دەستی گۆران هاتووە تا ئێستا بە تایبەتی لە ڕووی سروشتیەوە. جا بۆیە ناوی گۆران یەکجار زۆر گرینگە وەم پێم وایە بە زانایی هەڵی بژاردووە. زۆر سپاس کاکامانج. کاکامانج بۆچی دەوترێت لەسەر دەستی گۆران پەنجەرێکی تایبەت بەڕووی ئەدەبیاتی کوردیدا دەکرێتەوە و بەرگێکی نوێ بەوەردا دەکرێت؟ هێندێکیانم لەوانە بەبێ ئەوەی کە بڵێم ئەمە کاریگەریەکانیەتی باس کرد، ئەویش ئەوەیە کە وتم زمان تا ڕادەیەک لە لای پیرەمێردووان پاک دەبێتەوە، بەڵام بە دەگمەن هەیە بۆ وێنە. من زۆر جار دەڵێم شعرێک کە بازی شانازی موسیقی لەسەر دەنیشێتەوە نەمر دەبێت، وە سرودێک گۆرانیەک کە دەبێتە بازی شانازی لەسەر کەسەکانیش نەمرتر دەبن. وەگەوەی زۆرێک لەو سرودانەی کە بۆ شەهیدێک وتراوە، ئەم شەهیدە ڕەنگە لە شەهیدەکانی کە زۆر عجایب غەرایبتر نەبوو، بەڵام هەمیشە لە بەرچاوتە، هەمیشە دەیبینی، هەمیشە سەدان کەسی وەک بۆ وێنە ئێستا ئێمە لە ڕادیۆ کۆمەڵە قسە دەکەین کە سەدان کەسی ژیرتر و زاناتر و ڕەنگە چالاکتریش لە کاکشوان بوو بێ، بەڵام کاکشوان سرودێکی بۆ وتراوە یعنی وەکو زێڕێنراوە. جا بۆیە ئێمە دەبین پیرەمێرد با ئەوەی کە پێشڕاو بووە، پێشقەرەوەڵ بووە، بەڵام شعرەکانی کەمتر کراون بە گۆرانی زگە لە یەک دوانێک نەبێ وەکو نەورۆز و ئەوەی. بەڵام تۆ چاولێکە ئەو گۆران وەختێک دێپاس ئێمە هەمومان گوڵە بە ڕۆژەمان دیوە نیە؟ گۆران دەڵێ گوڵە بە ڕۆژەی قژزەردی چاوکاڵ ملکەت وەستاوە سەرگەرمی خەیاڵ. ئەمە کاریگەری دادەنێ لەوەی کە ئەو چۆنی دەبینێ. ئێمە هەمومان جیرۆدەی زمانین، هەمومان لە زیندانی زمانداین، زمان زۆر زۆر ڕێگامان لێ دەگرێت بۆ ئەوەی ئەو فۆتۆگرافیە عەزیمە بکە، یا با بڵێم ئەم فۆتۆگرافیش ئێستا ئاسانە دەربڕینەکەی، بەڵام کێشانەوەی وێنەیەکی زۆر زۆر دەگمەن بەوشە
کارێکی ئەستەما بە تایبەتی وشە بۆ خۆی لە پیت پێک دێ پیت دەبێتە وشە دەچێتە زیندانی ڕستە دەچێتە زیندانی پاراگرافەوە پاراگراف دەیان زیندانی کاما و نوقتە و نیشانەکانی هەیە کە بۆیە دەربڕین پێی یەکجار زۆر سەختەوە قەڵەم یەک نییە پێدابێنی نەقاشێک بچێشێ و زۆر سەختە تۆ بە وشە بێی ئەوە بچێشێەوە بڵێ عەکسی سەوزایی ڕووی پڕ لەرەی ئاو تیا ئەشکایەوە پرشنگی هەتاو کاریگەریە گۆران ئەمەیە بۆیە زۆربەی هەرە زۆری گۆرانیەکانی تۆ وەرە حیسابکە دەجێڕنەوە ئەو شعری جوانی بێناو کە تەنانەت تازە لە باکووری کوردستانیش بە گۆرانی وتراوە لە زیندانەوە لە هەولێرەوە گویا دەیبن بۆ کەرکووک یا لە کەرکووکەوە دەیبن بۆ ئەوێ لە قەفەسێکدا لەو کەلێنەوە ئەفسەرێک دەبینێ دادەبەزێ ژنێکی جوان لەگەڵی دادەبەزێ ئەو شعرایی جوانی بێناوی بۆ ئەمە کوتووە کە دەڵێ قشکاڵی لێو ئاڵی پڕشنگی یاکاڵ ئەی کچە مانگەکەی سەرگۆنات نەخیاڵ ئەمە یعنی چۆن کاریگەری نابێ تازە لە ڕووی سەنعەتیشەوە کە تۆ دەی باسی قالبەکان دەکەی هاتۆ قالبەکانی شکاند و بەزانایی ئەمە لە بەرنامەیەکی تردا باسی مامۆستا گۆرانیم کرد کە چۆن ڕۆشنبیران و شاعیرانی ئەو سەردەم کە دواتر بوونە کەڵە شاعیرانی کورد وەکو کاک فاتحی شێخولیسلامی وەکو سوارەی ئێلخانی زادە وەکو عەلی حەسەنیانی وەکو ڕێبوار موسلیحی شێخولیسلامی چۆن کە بەهەشت و یادگاریان وەچن کەوتووە ئەوانیش کەڵکەڵەی ئەویان بووە ئەوانش لە سەردەمێکدا بوون کە بڕێک دوای مامۆستا گۆران ئەم گۆڕانکاریانیان دیوە شەڕی یەکەمی جیهانی ڕوویداوە کۆماری کوردستان ڕوویداوە و تێکچووە هاتۆتەوە شۆڕشی ئەیلول ڕوویداوە لە زانکۆکان یەک نەسلی تازە چووەتە زانکۆکان و لە فکری گۆڕینی شعری کوردیدایە هێمن و هەژاری لە بەردەستە ئەزمموی ئەوانەی هەیە لەولاوە فارسەکان دەبینێت کە ئەوە نیما هەیە شامل و دارەدارەتی دەڵێ کە ئێمە ئەم دوو کتێبەمان بەدەستگەی وەکو لە ئاسمانەوە بەربوونی لە کوردیشدا ئەمە کراوە ئەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە بە زانایی لە دانیشگاوە کە ئێمە چۆن بتوانێەوە بکەیت بەشا دەکەین مامۆستا گۆران کردوویەتی نەک بە ئاسایش کەسێک کە زۆر بەهێز زۆر بە قوڵی زۆر بە گرنگی و بە دروستی نەک ئەوەی بێلاسا بکاتەوە بەڵکە گەڕاوەتەوە گەڕانەوەیەکی ژیرانە و عاقڵانە کە هاتۆتەوە سەر چێشی پەنجەی هاتۆتەوە سەر قەتار سەر سیاچەمانە سەر بەزم سەر هۆرە سەر خاوکەر هاتووەتەوە سەر ئەوانەوە لەوێدا هاتووە ئەم فکرە نوێیانەی کە لە جیهان وەریگرتووە کاک ئامانج یەک دقە ئێوە لە تەسویرەکە چوونە دەرەوە بفەرمونون ئێستا لەسەر تەسویرم بفەرمونون یەکسەرە ڕەش بوو دوایە هاتەوە بڵێ کێشە تەکنیکی بووداوای لێبوردنەکەم ئافۆ نایت کێشە بۆیە گرنگی گۆران لە ئەم زمان جۆری دەربڕین قالب یا با بڵێن فۆڕم وە دواتر ئەم جیهان بینیەی کە لە شعری گۆراندایە گۆران زۆر سروشت پەرستە ینی زۆر سروشت پارێزە لەو لاشەوە ژن وەکو بوونەوەرێک دەبینێت تۆ گۆران کە باسی وەکو بوونەوەرێک دەبینێت کە وەک خۆیەتی وەکو خۆیەتی ینی شتێک نییە بۆ ئیسیفادە ڕێک وەک خۆی دەبینێت تەناندا و سروشتی جوا دەبینێت تۆ نەهاتۆ ئەو وەسفی شتێک کە تەنیا وەسف بێ
ئەو دەڵێ پاییز شانم ڕوت من ما تۆزی سەرداج من فرمێسکم تۆ بارانە من هەناسم تو بایسە ڕێک وەک خۆی دایدنێ ئەو دەچێتە ناو قالبی یعنی شتەکان لە گۆراندا ئەشیا شت هەموو شتێک وەک خۆی دەبینێ ینی قسە دەکاوە دەنگی دێنێ ئەمە لە ئەدەبیاتی زماننی کوردیدا هەیە قەندیلم دەیکوت من قەندیلم نەوەکو کەپری و مەدان شەوەغەم بەفری کۆنە و نوێ خۆ هەڵدەگرم قسە دەکا لە حەیران داوایە لە زۆرێک لە گۆرانیە فۆلکلۆرەکانیش داوایە گۆرانیش دەقیقان تەنانەت کە دێژ وەسف بکە پێرسۆناژ دەدا بە شتەکان پێرسۆناژ دەدا بە وەرزەکان بە مانگەکان لە گەشتی هەورەمان داوایە هەم لە شتە جوانی ناسیەکانی داوایە ڕێک گیان دەکاتە بەریان بۆ خۆیان دەدوێن هەنگە زەردە ئەڕێ ڕێدور بۆ بینینی گوڵاڵەی سوور نەگوڵێک و نەستیان و چوار چەند لە دێدا هەیە نازدار بۆیە زۆر سپاس کاگامانج ئەفو قسەکان دەبڕم دواتر ڕۆینە سەر گۆران و سروشت ئێستا ئەگەر ئامادەگیتان هەبێ پێم خۆشە بەرهەمێک یا چەند بەرهەم لە شارەکانی گۆران بۆ بینەرانمان بخوێنەوە زۆر باشە هەرە و شعرێکە لە بیرم چۆ بۆ دەروێش عەبدوڵڵا بەناوی بۆ فریشتەی موسیقا ئەوتان بۆ دەخوێنەوە بەڵێ فەرموو دواتر ئاماژەش بە شعرێکی تر دەکەم کە لەسەری باسێک دەکەین ئەوەی کە دەڵێ هەرچەند دەکەمەوە خەیاڵی پێی مەستم ئێستا و شعرەی دەروێش عەبدوڵڵا دەخوێنەوە باشە بەڵێ بفەرموو دەڵێ بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کزا دەروێش حەزم کرد بەستەیەک ببیەم سەراسەر حزن و ماتەم بێ لە سیما تا بەدیم کرد هەیکەلی عومرێکی حەسرەت کێش وها دیارە کە بەختت ئاشیانی بلبلی خەم بێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتا قەدری سەنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا بەڵام تەختی ڕفاه و تاجی حورمەت میللەتی هوشیار بە ئوستادێ دەدا وەک تۆ لە ناو شمشاڵی کونکوندا سەحەر بێنێتە گریان و قسە سحری پەرینەغمە برای دەروێش ئەزانم بۆ مەعەشە دوێڵ و ئاوارەی بە زەهری ناعیلازیتە لە ناکەسویستنی لوقمە بە مردنتە کە گوێی ناشی ئەخەنچێنێ خرۆشی نەی بەڵام چی بکەم لە ناو چاوی ڕەشی بەعزێ زەکای گەورە وەکو تۆوی گوڵی دەمبا لەسەر وەردێکی ڕەقەڕوێن ئەگەر خلقەت نەسیبی عمری تۆی مەحکومی ئەم دەورە نەکردایە خوا عالم لە کام عەرشت ئەسووداوێ نە حەرفی مەکتەبێکت خوێند نە ئوستادێ پەلیگرتی سریف بەرزی زەکا ئەم سەنعەتەی فێر کرد بە شمشاڵت هەموو وەزنێکی گۆرانی لە توولانی هەتا کورتی بەسەر پەنجەی هونەر کردت بە دیلی کوششی زاڵت ئەوەندەم بیست لە موسیقا خڕۆشی ڕۆحی بێگانە میزاجی کوردەواریم تێک چووە دەروێش عەبدوڵڵا دەخیلت بمدەسا بەو لاوک و لای لای و حەیرانە شەپۆلی زەوقی میلی پڕ دەرونی مات و چۆڵم کە لە بێتهۆڤێن گەلێ زیاتر بە ڕۆحم ئاشنای وەڵڵا دەئی دەروێش سکاڵایەک لەگەڵ ڕۆحی کڵۆڵم کە دەستخۆش زۆر سپاس کاگامانج ئەو شارەکەی تریش ئەگەر ئاماژێ پێ بدەن لەوەشدا هەندێک شتی تێدا لێرە تۆ دەبینی لاوک ژووری کوردستانە یانی لە چەمی بادینان بۆ سەرێ لاوک دەوترێت ناوەندی کوردستان حەیران و بەند و باو و بەیتەکانن بەڵام دیارە لێرە دەدوێ لێرە بۆ دەدوێت کە ئاگای لەوانە هەیە
ینی گەڕانەوەیەکی زانایانەی هەیە دەڵێ بەو لاوەکو لایلای و حەیرانە لایلای خۆی قەتارە حەیرانی ناوەندی کوردستانە لاوەکی ژووروی کوردستان ینی کورمانجی سۆرانی و گۆرانی نەگووە گۆران گۆرانی گۆرانی کە وەک وتم ئەم زمانەی کە ئێمە پێمان وایە هەورامیە شعرێکی کەی هەیە هەر لە دوای ئەم شعرەس قەزا هاتووە وەک وتم سەبارەت بە کاریگەریەکان زۆر پێم خۆش بوو ئەوتم ئاماژە بۆ بکەم بەڵام دواتر بیرم کەوتەوەکە تەنانەت وەک باسی گوڵە بە ڕۆژەکەم کرد وەکو باسی ئەو کێشانەوەی ئەو لەرەی ئاوە لەسەر تنۆکە ئاوێک کە خوناوەیە بەیانیە لەسەر پەڵکی گەڵایە کەوتۆوە وردە تیشکی ڕۆژ تێیدا دەشکێتەوە بۆ چاوی کە بە شعرێک وتبووی هێشتا ڕازی نییە ئەو هێشتا دەڵێ هەرچەند ئەەکەم لە شعرێکی تردا ئەم خەیاڵەی پێیمەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم لێکدانەوەی دەروون قسەی زمانم بۆچی وەها دوورن لە یەک نازانم ئەم میس دەروون بکرایەوە وەک تۆمار دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار دیتە دەرکەوتایە ئاوار هیوا خەوبینین پڕشنگدارتر لە ئەستێرەی قوبەی شین دەرکەوتایە مانای مەنگی دەریایی کە نەرمەبا لە ڕووی ئەدا ئەسپایی ینی ئەو پەڕی ژیان پارێزی ئەو پەڕی ژینگە پارێزی ئەو پەڕی وڵات خۆشەویستی ژینگە خۆشەویستی ژیان خۆشەویستی و لە هەموو ئەوانەی تێدایە لەو جێگایە کە باسی ئەوم کرد کە زمان ئەم بربەندانەی هەیە بۆ ئەوەی کە تۆ شتێک دەربڕی بەڵام بەم حاڵەشەوە ئەو توانیوێتی ئەم شتە جوانانە بخڵقێنێ لە دەریاوە قەتاری هەوری بارشت کەوتە دووی پێشنگ بەسەر سنگی چیادا چۆکی داداوە کش و بێدەنگ بەسەر پاییزی زەردا با بەخڕ بگری بە کۆڵ بگری لەسەر ئاخر گەڵا ئاخر چڵی تەنیایی کۆڵ بگری وەیە هەر لاپەڕەیەک لە گۆران هەڵدەدەیەوە شاکارێکە یادەناوی دەڵێ بە ئاسمانەوە ئەستێرەم دیوە لە باخچەی بەهار گوڵم چنیوە سروشت و باسی ژینگەت کرد سروشت و جوانی دیارە بەڕاستی مامۆستا گۆران ژن هەڕێک وەکو ئەو بوونەوەرە دەبینە کە بۆ خۆیەتی ژن ژیان ژینگە ئەوانە بە یەک چاو دەبینێ دیارە ئەماش مێژووی هەیە ینی لە خۆڕانیە مێژوویەکی دوور و درێژی هەیە کە لە نستی ئێمەدا نشستی کردووە هەر ئەو جیهان ژینەی گۆران کە باسم کردیانی گۆران وەکو کولتور و فەرهەنگ و شعر و زمانەکە گۆران و گۆرانی شاعیر کە ئێستا باسی دەکەین خۆی هەرناسینی ئەوە وات لێ دەکات تۆ وەختێک مەولەوی دەخوێنیەوە زۆر جار دەڵێن ئەو ئەدەبیاتی گۆرانی شعری بەرەنگاری تێدانی شعری بەرەنگاری چییە وەختێک کە مامۆستا مەولەوی لە یەک دێڕ شعردا یەک جوگرافیات بۆ باز دەکەم دیدەم ڕێژاون ڕوخسارم زەردەن هەم ڕێژاو مەرکەزی یارسانەکانە هەم زەردە گوندێکە لەوێکەوی شەریک کاکەیەکانە دیدەم ڕێژاون ڕوخسارم زەردەن جێدوور یاران پیرانم کردن هەم یاران هەم پیران ئەوانیش دوو گوندن باسی مەریوانی تێدایە مەولەوی باسی بانە دەکە مەولەوی باسی هەورامان دەکە مەولەوی باسی زۆر یەک لەم گوندانەوە گوتم لەم ڕستەیەدا 4 گوندی تێدا هەویشتووە ئەمەگە خۆشەویستی و پارێزگاری نەبێت چییە بۆیە لە زۆربەی هەر زۆری شعری شاعرانی گۆرانیدا بۆیە گۆران وایە گۆران چەق بووە مارکسی بووە بەڵام دروشمی نەداوە نەهاتوە دروشم بدا بکوژە و ببڕە و نازان چی و ئێلە بێلە زۆر زۆر بەکەمی تێدا و یەک دوو شتی وای هەیە کە لاواسترین شعری مامۆستا گۆرانن بۆیە ئەوان بۆیە دەڵم ئەم جیهانەی ئەدەبیاتی گۆران ناسینەکەی
زۆر گۆڕانکاری تێدا بەوجود دێنێ، زۆر گۆڕانکاری تێدا دەگورێنێ کە لە گۆراندا ئەمە ڕوویداوە و لە پیرەمێردا کەمتر، بەڵام لە گۆراندا بە ئەوجی خۆی گەیشتەوە. گۆران هەتا ئێستاش ڕیشاڵەکانی هەر هەن، هەتا ئێستاش ئێمە دەبینین لە شێعری شاعیراندا ئێمە کە محەممەد ساڵح دیلان دەخوێنێەوە دەڵێ گۆران دەخوێن. تەنانەت خاوەنی شعری سوورە سوار کاک عەزیز کە ینی ئەی بەژن ڕێک لەنجە جوان خاوەن سرنج شێوت پەری هەر دەڵێ گۆرانە دەدوێ، ئەی بولبولی ئێسکس و بولبولی دەنوو بچوو باخچە بە باخچافری دەڵێ گۆرانە دەدوێ. بۆیە ڕیشاڵەکانی گۆران زۆر لە نێو بەتایبەتی ئەدەبیاتی سۆرانیدا ماوەتەوە، درێژەی هەیە. یەک وتاری هەیە سواری خانیزادە لەسەر گۆرانەویش زۆر زۆر گرینگە. پێویستە ئاماژە بە یەک گشتی دیکە بکەم بۆ ئەو هاوڕێیانە یا بۆ خۆ بۆ ئەو کەسانەی کە علاقان بە ئەدەبیات هەیە و دەیانهەوێت لەسەر مامۆستا گۆران شت بزانن. وتوێژێک کاک ڕێبوار سوێلی کردوێتی یا بەڵام کتێب لەسەر کتێبێک کە هەر بەناوی کتێبی گۆران چاپی کردووە، وتوێژێکی دوو بەشی هەر بەشە 1 ساعەتە کراوەکە، زۆر زۆر جوانە ببیندرێ و کتێبە بخوێندرێتەوە. ئەو دەم لە جیهانی گۆران، لە کاریگەریەکانی گۆران، لە گۆڕانکاری گۆران، لە نوێگەرایی گۆران، لە زمانی گۆران، لە هەموو ئەو چونکە گۆران یەکدانە نییە، گۆران چ وەکو بیر، چ وەکو سروشتگەرایی، چ وەکو مامۆستای شعریەت نەگوەک شعریەت خۆی شتێکی جیاواز و چەمکێکی جیاوازە، وەک زمان، وەک ئاهەنگ. چونکە شعر هەموو ئەوانەی تێدایە. شعری گۆران مۆنج دەدا لە موسیقی، شعری گۆران مۆنج دەدا لە موسیقی دەرونی و بیرونی. بۆیە پێویستە بە تایبەتی ئەو کەسانەی کە دیان هەوێ لەباری ئەدەبیاتەوەش بزانن گۆران بخوێنەوە و لێ تێبکەن. بەڵێ زۆر سپاس کاک ئامانج. هاوڕێیانی بەشی کۆنترۆل بۆ من ئەڵێن سرودێکی کاکاڵی حازرا من ئەو دیلەم لە زیندانی تاریکا کە هۆنراوەی مامۆستا گۆرانە ئەوەیش ببینی دینەوە. سرودێکی زۆر جوانە، فەرموو. بەڵێ. ئەوانەی وا لەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرشتێرانەی خۆیان بناکەن. من ئەو دیلەم لە زیندانی تاریکا هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێن بە ناوازار هەڵقەی ئاری باریکا حافظن قاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري فولاوا أصوي هواي يا شمرقي زويناكم أصوي هواي يا شمرقي زويناكم. باقي الرسول بارو يا سمان
دیدم لب شوری پولاوا آسوی وای گشت مرگیز و ناکم آسوی وای گشت مرگیز و ناکم من أوديدم كاسرنجي بباكم صلة شاوي فرلقيني زقناكم دامت شيري قرقي هاري صار لكم ذاتي يعني نالذي وملقناكم ذاتي يعني نالذي لقيناكم من أوديلم لا بشوري بولاوا آسوي واي ياش مرگيز بناكم آسوي واي ياش مرگيز بناكم بەڵێ بینەوە سەر بەرنامەکەمان کاگامانج قەرار بوو سەبارەت بە گۆران و سروش قسە بکەین. مامۆستا گۆران لەگەڵ ئەوەی کە شاعرێکی هەستناسک باوا بڵێن جوانی پەرست سروش خۆشەویست لەم بوارانەدا ئاستی شاری گەیشتۆتە لووتکە بێ هاوتایی و هەمزەمان کەسایەتیەکی سیاسی و چەپیش بووە و بۆ زۆر بۆنێ سیاسی هەڵوێستی گرتووە و شاری نووسیوە. ڕاتان سەبارەت بە بەم بەشە ژیانی گۆرانی شاعر چییە؟ وەڵام لێکمان خۆ باس کرد وتم من باسی ئەدەبیاتی گۆرانم کرد کە ئەدەبیاتی گۆران دەبێ بڵێم گۆران وەک ئەدەبیاتی گۆران وەکە زمانەی کە ناوی گۆرانە شعری پێوتراوە پڕە لەوانە. من نمونەم لە مەولەویش تقریبەن هێناوە ممکنە من وە پێش هەندێک شت کەوتبم، بەڵام شتێک کە زۆر زۆر گرینگە تۆ ئەگەر خۆشەویستیت کوت ینی ناسیتەوە ینی گرنگی دەوروبەرت لە چیەوە دەست پێ دەکات؟ لە خودەوە دەست پێ دەکات کە تۆ خۆت ناسی ئەم شتانت ئەو کات خۆش دەوێت کە لە دەوروبەرتن کە گرنگیان هەیە بۆت کە وەک وتم ئەو دەچێتە ناو ڕۆحی پاییزەوە پێی هەڵناڵێ بەڵکە دەهێڵێ پاییز بۆ خۆی قسە بکە. کە دوو گەشتی هەیە مامۆستا گۆران کە لەوێدان پێ وایە بە ئەوج گەیشت و تەنانەت مامۆستا گۆران سەفەرێکی کردو بە نەخۆشی بۆ مۆسکۆ، لەوێ شعرێکی وتووە دەڵێ بۆ کوردستانی وتووە ژوورم تەنیا و دنیای بەرپەنجەرەی ژوور بە چوار دەوری باخچەی کۆشکە هەتا دوور دارستانی سەروە و سەوزە و دارستانی سەروە و سنەوبەری سەوز شەو ڕووناکە و چاوم یاخیلەوە نەوجا. باز دەکەم پێم وایە ئەگەر ئەو کەسێک باە کە دروشمی نووسی بایانی ئاوان نەچوو با ناو ناخی سروشت و جوانیەوە کە بەڕاستی شاعرێکی جوانی فەرستە ممکن بوو لەوێ شعرێک بە پەیکەرەی پوشکین هەڵبڵێ، شعرێک بە عەزەمەتی مۆسکۆ هەڵبڵێ کە لێت بکاتە گەورەترین شاری جیهان، ینی بەم زمانە خۆشەی. بەڵام ئەو هاتۆ لەوێ ئەپشتە دەرونیە چکۆلە بچکۆلانەیەی باس کردووە کە لە کوردەواری شەر هەر ئەوەی باس کردووە.
لەوانەدا بۆمان دەردەکەوێت کە مامۆستا گۆران وەک وتم هێندێکم ئاماژە پێدا کە دەستێتە ناو ڕوحی یەکدانە دڵۆپە ئاوەوە لەوێ دەچێت و لە بەڕۆژەیەک دەبینێ کە ئێمە هەمومان بینیمانە بەڵام بینینەکەی ئەو کە دێدەیجێڕێتەوە جۆرێکی دیکەیە یادەناکە باس لە ئەوە دەکا کۆمەڵە شاخێک سەخت و گەردنکەش ئاسمان چی گشتوەتە باوەش کە گەشتەکەی قەرەداخێتی لێرەدا سروشت ڕێک وەک خۆی خۆ فۆتۆگرافی ناکا بڵێ ئەمە فۆتۆگرافیەک دەکا بڵێ بۆت دەگەڕێتەوە ئەو بیباتە ناو مێشتی لەوێدا لەگەڵ ئەم هەست و سۆز و ئەم جۆرە ڕوانگە و بیرانەی کە هەیەی جارێکی دیکە دەیداتەوە بە تۆ سەرانسەر ڕێی چەمداری ژاڵەیە ئەو داوێن سەوزی سەرق خاڵەیە لە هیچ شتێک نابزرێ ئامان لەرزانە دەستەی هەڵپەرچی باڵا بەرزانە کە کاڵێ ئەوەشی وتووە هاتەوە جاز خدا و شۆڕ گێڕانی کردێتەوە وەک شتێکی مارش و توێتی خۆی جوانیشە بۆیە یەک کۆپلەی دیکەیم لێ خوێندەوە ئەو کە لە پێشوو کە دەڵێ کە چۆتە ئەو سەرە دیارە من لەگەڵی چوومە ئەوێ دەشتی شارە زۆر دەبینم دەشتی تەخت و پان دەریای سەوزایی خاڵتیا دیارە شوێنی ئاوایی بۆیە زۆر سروشت گەرایە ئەو شعرێکە بۆ پاییز ئەو شعرێکە باسی لە دەریاوە قەتارەی هەور دەکات مامۆستا گۆران لە ئەم جۆرە دەربڕینەدا بەڕاستی زۆر شاکاری کردو زۆرێک لەو شتانە کە دەبێ ئێستا باسی بکەم زۆریانم تقریبەن لە دووتوێی قسەکانی پێشومدا باس کرد بۆیە ئەو تێکەڵاو بووە ینی تێکەڵاو بووە لەگەڵ سروشت بۆتە بەشێک لە زمان حاڵ و زمانی دار و بەرد و چۆم و هەنگە زەردە و دوای ئەوە ئەو چیمەنەی کە شیردۆشەکان دەیشێلن حاڵی بووی بۆتە ئەوە دەنانەت ئەوەی لەبیر نییە ئەوەی لەبیر نەکردووە باسی دەکا ئەشێلن سەوزە جیای بەهار نەگوڵێک و نەسیان بچوار ئەشێلن سەوزە جیای بەهار بۆیە هەر هەموو ئەوانەی ینی بۆ وەک ڕۆح چۆتە ناویانەوە و زمانی هێناون لە زمانی ئەوانەوە قسەی کردووە بەڵێ کاک ئامانج زۆر سپاس بۆ بەشداریت ماوەی بەرنامەکەمان خەریکە ڕوو بە کۆتایی ئەڕوات ئەگەر پێویستە ئاماژە بە شتێکی نەوتراوکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژێ پێنەدراوە بفەرمونون یاخۆت بە دیکلەمەی شعرێک یا قسێکی تایبەت زۆر سپاسدارە پێویستە ئاماژە بەوە بکەم ئەم قسانەی من ینی خوێندنەوەی خودیە ڕەنگە کەسێکە کە بێ باز لە گۆرام کە زۆرێکی دیکەی ڕاستکە زۆریشکەی ببینێ بەتایبەتی هەڵسەنگاندنی هونەر شعر کە بەتایبەتی شعر چەمچێک یا با بڵێم ژانرێکی هەرە گرینگە لە نێو ئێمەدا وەک ئەمەژەیەکم پێکرد شعر وەکو چێوەکانمان هەمیشە پەناگایەک بۆ ئێمە بۆ دەربڕینەکانمان پەنامان بەو بردووە تا ئێستاش زۆربەی هەرە زۆری ئەو فکرانەی کە هەم لە نێو کووردا لە تەسەوفەوە لە ئاینەکەیەوە لە باوەڕەکانیەوە تەنانەت لە فەلسەفە و جۆری تێڕوانینەکانی شێوە بە شعر وتویەتی بۆیە شعر یەکجار زۆر لە نێو ئێمەدا گرینگە وە بەتایبەتی ژانرێکە پڕچەمک وەک دەبینی وێنەی تێدایە زمانە جوانی ناسیە پاشان موسیقیە وەزنە چێشە قافیەیە هەمووانەی تێدا کۆبۆتەوە بۆیە هەڵسەنگاندنی هونەریش لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە جیاوازە من گۆرانم ڕەنگە عەترێکی سەیر و عەجایبم بۆی هەبێ لەبەر ئەوەی لە کاتێکدا بە ڕووداوێک ناسی ومە ڕەنگە کەسێک کە بە ڕووداویشکە ناسی بێتی جۆرێکی دیکەی هەڵسەنگێنە من لە ڕێگای ناسیەکە ڕەزازیەوە گۆرانی نیاز
سەردەمێ بوو بێ نەغمە بوو باخسی ژیانم گۆرانم ناسی بۆ شوێنی کەوتم و دیتم خۆ بەغەیری قانع و هێمن و هەژار شاعری تریش هەیە مناڵ بوو دەیدا هەر لەو کاسێتەدا شعریش تێدا بوو کە ئێستا ئاخرین قسەکانت باسی سروشتمان کرد کە گەشتەکەی قەرەداخێتی دیارە ڕەنگ بوو تۆ پێت خۆش بێ گەشتەکەی هەورامانی خوێنەوە بەڵێ لەبەرەوەی کە خۆم بەڵام دەزیەوە گەشتەکەی قەرەداغی کە دەڵێ کاک نەزمەدینیش بە گۆرانی وتوێتی لەو شریتەدا کە نیازی تێدا بوو ئەم شریتە من لە گوندی ئازیکەند گوێم لێگرت لەگەڵ برا گەورەکەم بانی حتا بانی پێشەجان گەڕاوە من ئەم شعرەی نیازم لەبەر کردوەکە مۆستا ناسیر سازی بە گۆرانی وتوێتی سەردەمێ بوو بێ نەغمە بوو ئەوەشی هەر تێدا بوو کە ئێستا بۆتان دەخوێنمەوە کە دەڵێ باسی سروشتیشە و دەواازەی ناسینی منیش بۆ گۆران دەڵێ ئاسمانی شین و ئەستێرەکانی پێدەکەنین بۆ بەری بەیانی گڵۆپەکانی سەرجادە و کۆڵان زەرد هەڵگەڕابوون کس ئەسووتان دەڕژا لەسەردا کە زەبای بەیان ئەی لەرانەوە کولە و پەردەکان شاری پەنجەرە و دەرگاداخستوو وەک یەک جاندار و بێجیان کیانوستوو لەم کاتەدا کە خەو زۆر خۆشە هەستە و بەرگی ڕێخێرا فۆشە کۆڵانە و کۆڵان بڕۆبەرە خوار بگەڕە شوێنی کۆمەڵی ڕێبوار بگرە شوێنی کۆمەڵی ڕێبوار کە دیارەوە گەشتیان کردو بۆ ئەوێ و دەیجێڕێتەوە کە چۆن بووە و لە درێژەدا چونکەمە شارێکی وەکو قەسیدەوایە و وچشم لە شێشی پەنجەیدایە ئەم گەشتەی بە شعر گێڕاوەتەوە جا لە نێو ئەم گەشتەداشی زۆر سەرسامێنەر و جوانی تێدایە کە زۆر جوانن گەشتەکەی هەورامانیشی لەوە خۆشترەکە بەوە دەست پێ دەکا کۆمەڵە شاخێک سەخت و گەردن کەش ئاسمانی شینی گرت و لە باش زۆر سپاس بۆ دیدارەکەتان هیوادارم سەرکەوتوو بن سپاس بۆ بینەرانی هێژا خۆشەویست کە تا ئێستا حوسەلەیان بە خەرزدا و گویان لێگرت زۆر سپاس بۆ بەشداریتان کاک ئامانج ئازیزکەندی هەر بژین و بمێنن بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە چاکو ئێستا بینەرمان بوون پێش لە کۆتایی بەرنامەکە بەرهەمێکی تری مامۆستا گۆران پێشکەش بە ئێوە خۆشەویست دەکرێت کە لە ئاماجەکردنی هەر کاک ئامانج ئازیزکەندیە زۆر سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیزارێکی دیکە ماڵەوە كراسكتاني كوا صوزيه بجنوه بالابات كراسكتاني كوا صوزيه بجنوه بالابات بشانو قوزاوتان جواني اي باريس الأهل بشانو قوزاوتان جواني اي باريس الأهل
بالن جابا وزني گۆرانی ئەڕۆی زڕەی کامارە نێها تاکو برکانی لەسەرڕێتە هایە پۆل پۆل لە لاوی دێ کۆمەڵ کە هەریەکە گوڵی هێناوە چەشنێ پڕ بەخەڵ لەسەرڕێتە